ئەمە فڕۆکەخانەی نوێی بەرلینە کە ناوی فڕۆکەخانەی بەرلین ڕاندنبۆرگ وێری برانتە دەکەوێتە بەشی ڕۆژهەڵاتی ئەڵمانیاوە. ئەوەی جێگی سەرنجە ئەم فڕۆکەخانەیە نەبوو پارەیە جێبەجێکرا کە بۆی تەرخان کرابوو، نەبوو ماوەیەش تەواو کرا کە بۆی دیاری کرابوو. ئەم فڕۆکەخانەیە چیرۆکێکی دوور و درێژ و تا ڕادەیەک ئالۆزی هەیە. ئەگەر چی سستی هەبووە لە کاری کرێکارەکاندا، بەڵام دوجار توانرا ژێرخانێکی نوێ و جوانی بۆ دابنرێت و فڕۆکەخانەیەکی گونجاو بۆ پایتەختی ئەڵمانیا دروست بکرێت. فڕۆکەخانەکە لە ساڵی 2006 بەردی بناخی دانرا و بڕیار بوو لە ساڵی 2012دا بەڕووی هاوڵاتیاندا بکرێتەوە، بەڵام بەهۆی کێشەی هونەری و بیناوە لە ساڵی 2012دا نیوەشی تەواو نەبوو بوو. بۆیە فڕۆکەخانەکە بۆ جێگەی نوکتە و گاڵتەپێکردنی ئەڵمانیەکان، چونکە نەک هەر لە کاتی خۆیدا تەواو نەکرا، بەڵکو تێچووی پرۆژەکەش کە 2 ملیار و 700 ملیۆن یۆرۆ بوو بەشی نیوەی نەکرد و ساڵ بە ساڵ پارەی زیاتری بۆ خەرج دەکرا. بە جۆرێک تا کۆتایی پرۆژەکە تێچۆکەی گەیشتۆتە 6 ملیار یۆرۆ. ئێمە دەبینین کە ئەڵمانیا خاوەنی گەورەترین هێزی ئابووریە لە ئەوروپا و پێویستی بە 3 فڕۆکەخانەی نێودەوڵەتی گەورە هەیە لە پاڵ، فرانکفۆرت و میونشن. بە دڵنیاییەوە فڕۆکەخانەی بەرلین گرنگێکی گەورەی هەیە بۆ بەشی ڕۆژهەڵاتی وڵاتەکەم. جگەل لەوەش گرنگێکی زۆری هەیە بۆ وڵاتانی دراوسێ، لەوانەش پۆڵندا و کۆماری چیک. ئەگەرچی ئەڵمانیا بە گەورەترین هێزی ئابووری ئەوروپادا دەنرێت و لە ڕووی پیشەسازیشەوە ناوبانگێکی متمانە پێکراوی هەیە، بەڵام تاوانەکردنی ئەم پرۆژەیە لە کاتی خۆیدا بووە جێگەی مشتومڕ و نوکتەی ئەڵمانیەکان. ئەوە لە کاتێکدایە کە ئەم بەسەرهاتە لە نێو وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتە داوکەوتەکاندا نەک شتێکی نامۆنیە، بەڵکو تاواکردنی پرۆژەکان لە کاتی خۆی و بۆ بودجەی بۆی دیاریکراوە ڕەنگە شتێکی سەیر و نامۆ بێت.